الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا وقائدنا وحبيبنا محمد المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزيزان وخوشويستان، آيني بيروز إسلام آيني الرحمة ومهرباني وسوز وخوشويستية، أخلاق وخور روشتية، آيني مرو دوستايتية. براستي إنساني مسلمان وإيمان دار عبادتك زور قورها همو لايك من فراموش من كردوها. يما زور باخ بجانبی پرش ئەدەین لە نوێژکردنمان ڕۆژووکردنمان حەج و عومرەمان کۆمەڵە خێر و خێرات و عیبادەتی تر، بەڵام عیبادەتێکەوە زۆر بمان غافڵن لێی بێئاگاین کە عیبادەتێکی ئینسان لە خوای گەورە زۆر نزیک کاتەوە، ئەویش ئەوەیەکەوە ئینسان بەڕاستی چاکە لەگەڵ خەڵکییا بکە، دڵنەوای خەڵکی باتۆ، دڵی خەڵکی خۆشکە، هاوکاری خەڵکی بێ، پشتیوانی خەڵکی بێ، لەگەڵ خەڵکییا بێ، لەگەڵ نەخۆشی و ناخۆشی خەڵکییا بێ. ئەمە عیبادەتێکی زۆر گەورەیە. سفیانی ثەوری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت: ما رأيت عبادة أجل وأعظم من جبر الخاطر. نمبینی و عیبادەتێک گەورەتر و باشتر و جوانتر ئینسان لە خوا نزیک کاتەوە لەوەی کەوا ئینسان چاکە لەگەڵ خەڵکییا بکە و دڵی خەڵکی خۆشکە. بۆیە هەر کەس لە ئێمە ئەیەوێ خوای تەبارەک وەتەعالا چاک بێ لەگەڵیا، بەختەوەریکە، بەلوتف بێ لەگەڵیا، ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەریا، هەمیشە و دائیم دڵخۆش بێ، کەیف خۆش بێ، دوور لە بەڵا و موسیبەت بێ لە دنیا و لە قیامەتە، با هەوڵ با چاکەکار بێ، ئەهلی ئیحسان بێ. خوای تەبارەک وەتەعالا لە قورئانە خۆی ئەفەرمێت: هەل جەزاء الإحسان إلا الإحسان. پاداشتی چاکە هیچ شتێکی تر نییە ئیلا چاکە نەبێ. و هەروەها پێغەمبەرمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت: صنايع المعروف تقي مصارع السوء. ئینسان بەڕاستی بە چاکەکردن ئەی کاتە خەڵغانی خۆی لە بەڵا و وەبا و نەخۆشی و ناخۆشیی پارێزێ. بۆیە هەمیشە دەم بە زەردەخەنە بن، هەمیشە چاک بن، هەمیشە ئەهلی پیاوەتی و چاکە بن، هەمیشە دائیم هەوڵ بن دڵی ماڵ و مناڵتان دەرو دراوسێتان لێ قەوما و نەخۆش و داماوەکان ئەسیر و بەدبەختەکان دڵیان خۆشکەن، هاوکاریان بن. خوای تەبارەک وەتەعالا ئەفەرمێت: ئینا لا نضیع ئەجر من ئەحسن عەمەلا. ئێمە بەزایەی نادەین کردەوەی ئەو کەسانی کەوا هەمیشە کردەوەی زۆر چاکەکەن، هەوڵی چاکەدەن، دڵی خەڵکی خۆشەکەن. ئازیزان و خۆشەویستان، چاکەکردن لەگەڵ خوا و خەڵقی خوا حتا حەیواناتیش چاوەڕێ ئەوە بەخوا لوتف بێ لەگەڵتا، بەڕەحم بێ لەگەڵتا. پێغەمبەرمان سەڵات و سەلامی لەسەر بێ: من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة. ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة. ئەو نازار و خۆشەویستی خوا فەرمێت: هەر کەسێک ئەوێ خوا دەرگای خێری لێکاتەوە، بەڵاو موسیبەتی لەسەر لابە لە دنیا و لە قیامەتا، سەربەرزیکە و بە عیزەتیکە، خەم و خەفەتی نەیەڵێت، با کوڕەب و ناخۆشی خەڵکی نەیەڵێت، با چاکە لەگەڵ خەڵکیا بکە، بە تایبەت لێ قەوماوانە ئەوانەی کەوا گرفتێکیان هەیە، مەشاکیلێکیان هەیە، ئایا مەشاکیلی ڕۆحی بێ، مەشاکیلی مالی بێ، مەشاکیلی اقتصادی و ئابووری بێ، بێپارەی و هەژاری و داماوی بێ، نەخۆش بێ و کەم دەرامەت بێ، هەر مشکیلەیەکی هەیە، تۆ هەوڵ بە لەو مشکیلە دەربازیکە، خوای گەورە دەرگای خێرت لێکاتەوە لە دنیا و لە قیامەتا. قسەی خێری تا بکە، هاوکاری مادی و معنەوی بکە. هەر کەسێک بەڕاستی هەژارێک لە هەژاری ڕزگارکە، یارمەتی بە خوای گەورە لە دنیا و لە قیامەتا سەربەرزی ئەکا، یارمەتی دەرێتی. هەر کەسێ عیبی مسڵمانان داپەژێ و سەتار بێ و ساتیر بێ، و هەروەها عیبی خەڵکی باس نەکە، داپۆشەری عیبی خەڵکی بێ، خوا لە دنیا و لە قیامەتا فەسحی ناکە، ئابڕووی نابە، سەتری ئەکا و دایە پۆشێ.
پێغەمبەری نازدار لە فەرماژێکیان فەرمێت فریشتەی گیان کێشان هات بۆ گیان کێشانی عەبدێک لە عەبدەکانی خوای تەبارەک وتەعالا فقیل له هل علمت من خير ئەم فریشتەی گیان کێشانە بەو عەبدەی خوای فەرموو هیچ چاکەیەک شکەبەی هیچ عەمەلێکت هەیە شانازی پێوە بکەی ڕزگارت بێت لەم ڕۆژە ترسناکەدا لەم کاد و سادە دژوارەدا وتی هیچ شتێشک نابم پێی فەرموو بیرکەرەوە جوان ورد بەرەوە لێی بیری کردەوە فەرمی ئەوەی کەوا بزان و چاکەم کردبێ ئەوەیە من بایع و فرۆشیار بووم کڕین و فرۆشتنمە کرد بەڵام کاتێکەوە دەوڵەمەنە کاوشتی لێ کڕیم قسەم خۆش بوو لەگەڵیا یارمەتیمەدا جاری وا و مەسەلەی قەرزی لێ کردم چاوەڕانیمە کرد کە هەژارەکەی ئەهات قەرزم بەویشەدا هاوکاریمە کرد قسەی خۆشم لەگەڵا کرد بەڵام دەوڵەمەنەکە قەرزەکەی خۆی هێناوە منی بە ڕەحابەتی سەد و بە دڵخۆشیەوە لێم وەرەگرتەوە بە ڕێز و احترامەوە ئەوەی بە ڕێز و احترامەوە تەسلیمە کردم بەڵام کە کاتی دانەوەی قەرزی هەژارەکەی هاو کابرای هەژار نەیبوو نەدار بوو منی لەبەر خاتری خوا چاوپۆشیم لێ کرد و لە قەرزەکەم خۆشە بووم و گردنم ئازا کرد و هاوکاری تریشمە کرد تەنها ئەوەی کەوا من شک بم هەر ئەمەیە و ئەم چاکەیە لەو کاتا خوای تەبارەک وتەعالا پێغەمبەرە فەرمێ خۆی یەتە دفاع کردن لەو عەبدەی خۆیە ئەفەرمی واز لەو عەبدەی منە بێنن ئەنا ئەحەق بذاکە منک من لە ئێوە بە حەقترم بەرامبەر بۆ عەبدەیە تجاوزوا عن عبدي واز لبندكي من بينن اولا جرسايا ورحمتي منايا عزيزان وخوشويستان اما پاداشی چاکەیە اما پاداش ئەو چاکەیە خوا قەرەبووی بۆ کردەتەوە لە کاتی سەرە مەرگە لەو کاتە دژوار و ناڕەحەتە پێغەمبەرمان ئەفەرمێت چاکە لای خواون نابێ ئەهلی چاکە بن چونکە ئومەتی ئیسلام ئومەتی چاکەیە من وام وواش تەوسێتان بۆ ئەکەم پێغەمبەری نازدار ئەفەرمێت حتا ئەفەرمێت وهست مەکەن زۆر جارێ تۆ شتێک بەکەم مەزانی لای خوا زۆر گەورەیە سەردانی نەخۆش لەوەچی ئێمە زۆر بە سادە و ساکار سەیریکەین بەڵام پاداشتێکی زۆر گەورەی تیا بۆ دنیا و بە قیامەتمان پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت ما من مسلم يعود مسلما غدوة إلا صلى عليه 70,000 ملك حتى يمسي وإن عاده عشية إلا صلى عليه 70,000 ملك حتى يصبح وكان له خريف في الجنة لم پاداش دا گەورە لەم مژدە گەورە پێغەمبەر ئەفەرمێت سەردانی نەخۆش بکەن بە هەموو هەنگاوێ خوا چەندین چاکەتان بۆ نووسێت ئەفەرمێت کاتێ سەردانی نەخۆشیەکەن خوای تەبارەک وتەعالا بەڕاستی خێر و بەرەکات دەرژێنە بە سەرتانە هیچ موسڵمانێک نییە کە زیارەتی بسمانێک بکا و ئیماندارێ بکا سەردانی نەخۆشێکی قەوم و کەس و دراوسێ و ناسرا و مسلمانێ بکا ئیلا خوای تەبارەک وتەعالا ئەگەر لە بەیانیە و سەردانی کرد خوا حتاکو ئێوارە 7,000 مەلایکەی بۆ دانێ سڵاوات لەسەرم عەبدە بن دوعای خێری بۆ بکەن داوای لەخۆشبوونی بۆ بکەن داوای عیزەتی بۆ بکەن داوای کەرامەتی بۆ بکەن داوای شیفای بۆ بکەن داوای چاکەی بۆ بکەن اینجا فەرمێت هیچ عەبدێک و مسلمانێک نییە سەردانی نەخۆشێکی مسلمان بکە لە شەوە یا لە ئێوارە ئیلا تا بەیانی ئاوا بە هەمان شێوە چۆن ئەگەر لە بەیانیە زیارەتی کرد هەتا ئێوارە 7,000 مەلایکە سڵاواتی لەسەر لێدەن دوعای خێری وەکەن ئەگەر لە ئێوارەیشە زیارەتی عەبدێکی خوای کرد کە نەخۆش بوو لە جێگا بوو دڵی خۆش کرد و دڵنەوایی داوە بوو بە سەبەبی مایەی فەرەحی و ئازار کەمکردنەوەی ئەو نەخۆشە خوای تەبارەک وتەعالا بە هەمان شێوە لە ئێوارەیشە کە تا بەیانی 7,000 مەلایکەی بۆ دانێ ئەم 7,000 مەلایکە دوعای بۆ بکەن و نزای بۆ بکەن و داوای لەخۆشبوونی لەخوا بۆ بکەن ئەمە پاداشتی سەردانی نەخۆشە و دڵخۆشکردنی نەخۆشە ئازیزان و خۆشەویستان ئەنجا پێغەمبەر فەرمێت پاداشتی گەورەتری ئەوەیەکەوە ئەم کەسەی سەردانی نەخۆش کردووە خوا ئەندازەی 1 پاییز یا 1 ساڵی ڕێک بەهەشتەکەی خۆی پێبەخشێ و بەهەشتی بۆ ئامادەیەکە ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ حتا لەگەڵ حیوانات فەرمێت چاک بن خوا چاکەتان بۆکە پادای چاکەتان بۆ نووسێ پێغەمبەری نازدار لەگەڵ منداڵانە دەستی بەسەرا هێناون دڵی خۆشکردوون حەزەتی ئەنەسی کوڕی مالیک و خادمی پێغەمبەری خوا ئەفەرمێت برایەکم هەبوو لە دایکەوە منداڵ و هەر جارێ پێغەمبەری خوا هاتە ماڵی ئەبوو تەڵحا کە مێردی دایکم بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو عومەر پێغەمبەری خوا پێی ئەفەرموو ئەبوو عومەیر
پێغەمبەری خوا قسەی خۆشی لەگەڵا کرد چۆلەکەیەکی بۆم چۆلەکە یاری پێکرد چۆلەکە مردار بووە پێغەمبەری خوا ها بۆ ماڵ و ناڕەحەت بۆ منداڵەکە دەستی بەسەران فەرمی ئەبا عومێر بۆ ناڕەحەتی وتیان قوربان چۆلەکەی مردار بۆتەوە اینجا پێغەمبەری خوا ئەیکرد بە سوعبەت لەگەڵیا و دەستی هێنا بەسەرا و ماچیە کرد ئەبا عومەیر ما فعل النغير چۆلەکە چی لێ هاو ئەبا عومەیر بەم شێوازە پێغەمبەری خوا دڵنیای ئەنجا فەرمود لەما پاداشت هەیە چاکە هەیە ئیحسان هەیە من و تۆ بەکەم ێزانین دڵخۆشکردنی مسلمانێک گەورەترین عەمەل و کردەوەیە پێغەمبەری خوا صەڵات و سەڵامی لەسەر بێ فەرمێت گەورەترین عەمەلی ئینسانی مسلمان ئەوەیە سرور تدخل على قلب مؤمن أو مسلم دڵی مسلمانێ خۆشکەی دڵی مناڵی دڵی هەژارێ خۆشکەی ئازان و خۆشەویستان کۆمەڵێ خێرە عیبادەتی گەورەیە بەڵام زۆر بەمە ئاگامان لێ نییە و فەرامۆشمان کردووە حتا پێغەمبەری نازدار حەزەتی ئەنەس ئەفەرمێن نەمبینیوە هیچ ئیمامێک پێغەمبەری خوا ئیمامەت بکات بەڕاستی ئیمامەتەکەی کورد بووە و نوێژێکی پڕ واتا و پڕ مەعنا بووە بە تەواوی کردووە و کورتیش بووە نوێژەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم اینجا لەگەڵ ئەوەیشا هەر کاتێک ئەگەر لە ناو نوێژەکە نەخۆشێک پیرێک پەرکەوتەیە منداڵێک بیگرایە ئەیزانی ئەو منداڵە لە برساگری پێغەمبەر نوێژەکەی کورتە کردەوە ئەمە ڕەحم و سۆز و میهرەبانی ڕەسوولی ئەکرەم بوو سەڵات و سەلامی لەسەر بێ ئەنجا تجای ئەوە ئەگەر منداڵەکە بێ باوک بوایە و بێ دایک بوایە ئەم پێغەمبەرە ئەیگر لە ئامێز و ماچیە کرد و ئەی فەرموو ئاگادار بن ئومەتە نازارەکەم أم قوم إيمان مكن أم تشين إيمان مكن أنا وكافر اليتيم في الجنة هكذا وأشار بالسبابة والوسطى بغمر ناس دار صلاة سلامي لسربية أي فرمو آقاتان لهتي وكان بيه آقاتان لبينا وكان بيه آقاتان لبي باوكو داي كان بيه منو أو كسيك واهتي وبخي وكا دس بسرتي وانا دلي هتي وخوشكا لبهشتا أعوين أو دو پنجي مباركي نابيكوا فرمي كيوي لقل منابي با كفالة يتي وكا با دلي هتي وخوشكا دلي هتي وكان خوشكن دەست بەسەرانە بێنن بڕۆنە ماڵەکانیان شتیان بخۆن و شتیان بۆ بەرن هاوکاریان بکەن هاوکاری مادیان کەن با دەوڵە منیش بێ با پێویستی بە تۆ نەبێ دیاری و هەدێ بۆ بەرە بڕۆ ماڵەکەی مەڵێ نانیەتی و حرامە من نانیەتی و ناخۆم ئەمە تاوانێکی زۆر گەورەیە کە دڵیەتیوەکە بریندارەکەی بڕۆ بۆ لای دەست بەسەرا بێنێ نانیشی بخۆ ئاوی خۆ بەڵام بە زیادەوە بۆی بەرە بە زیادە دڵی خۆشکە ئەمە سیفەتی پێغەمبەر و ئومەتی پێغەمبەری نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ ئازیزان و خۆشەویستان اینجا پێغەمبەری خوا فەرمووی سەڵات و سەلامی لەسەر بێ ئاگادار بن باشترینتان لە چاکە لە دڵخۆشکردنا ئەوەیە چۆن بۆ خەڵکی باشە ئەوێ بۆ ماڵ و مناڵەکەی باشتر و چاکتر بێ خەیڕوکم خەیڕوکم لئەهلی وأنا خەیڕوکم لئەهلی باشترینتان ئەوانن باش بێ با ماڵ منداڵەکەی خۆی من لە هەمووتان چاکتر و باشترم ئەم پێغەمبەر نازدارە ئەچوو ماڵەوە سەلامی ئەکرد لە ماڵ و منداڵەکەی هەڵا سا لە بەریان نانی بۆ ئامادەیەکردن خزمەتیەکردن ئەوانی خزمەتی پێغەمبەریانە کرد صلی الله علیه وسلم جلوبەرگی خۆیە دووریەوە ئەمە عادەتی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم نان و ئاوی ئامادەکرد لەگەڵ خێزانەکانیان لەگەڵ ماڵ و منداڵە ئەمە ترس نییە ئەمە بغيرتي نيا استغفر الله ثم بيغمري صلى الله عليه وسلم اما عزته اما انسانيته اما ما في مروفه اما عدالته اما دات پروريه اما رزق خوشويستيه مسلمان وايمان داران ابي اوابن بتايبت لقل من دالكانتا فرق جوازي ما قال بينك شكرا كان شون براسي كركات خوشويك شكا خوش بيه شون جنبو كركات انو باري وسرفكي كشكا دايبا شو باري بو سرفكا هاوكاري بكا من دالي تويا اولادي تويا خدمتي توي كردوا لا تويا يا غنبر فرمي الساو بين اولادكم لبين من كانت انا يكسان بن جوازي مكان فرق جوازي مكان امرا جوازي زور بديك الواني اي لو خزانه كان كلنا من كان انا كان كركيش انت الدفتر الدولاري بصرفكا خانوي بو اكري ساري بو اكري هاوكاري كا اواني لروي ما دو باشن بلا بشكي شو اكا هزار يكبر بس درسك على بردميشا كا تايدا بو كرا داوي ماري زوري ليكا داوي ليري رشادي ليكا هزار بيانو بو كرا يكا كبيانو بي مقرا بيانو بي مقرا قشتا وكركتا هاوكاري بكا خدمتي بكا ساري بو بكرا خانوي بو بكرا زاواكا كرتا زاوای باش زۆر جارێ لە کوڕی باشترە ئازیزان و خۆشەویستان ئەمە چاکەیەکە بەڕاستی خوای تەبارەک وتەعالا فەرمێت بیکەن لەگەڵ مناڵەکانتانە پێغەمبەر ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری خوا ئەفەرمێت لەگەڵ ماڵ و مناڵدا نەباشن اینجا سەروی هەمووی چۆن لەگەڵ ئەولاد و خێزان و ماڵ و مناڵدا باشی لەگەڵ باوک و دایکتا
باوکو دایکت زۆر گەورەیە دەرگای جەهەنم و باشی تۆن پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم أفرمت دخلت الجنة فسمعت فيها قراءة فقلت من هذا يا جبريل قالوا حارثة بن النعمان كذلكم البر وكان أبر الناس بأمه پێغەمبەری خوا فەرمێت چوومە ناو باشتەوە سەردانی باشتم کرد لە ناو باشتا گوێم لە خوێندنی قورئانی پیرۆز بوو وتم ئەمە کێم قورئانە و ئەم دەنگە خۆشە وتیان ئەوە حاریسەی کوڕی نوعمانە پێغەمبەری خوا فەرمی بەچی گەشتەوە بمە وتیان قوربان زۆر چاکەکارە لەگەڵ خەڵکیە لەگەڵ مجتەمەعە لەگەڵ دەرودراوسیە بەتایبەت لەگەڵ ماڵناڵە بەتایبەت لەگەڵ باوکو دایکیا و بەتایبەتر لەگەڵ دایکیا لە هەموو کەسێک چاکترە بەرامبەر بە دایکی ئەوە دایکە ئەتخاتە باش ئەوە باوکو دایکە بەرەو باشتەوە بن ئەو باوکو دایکە ئەگەر خراپی بەرامبەریان بەرەو جەهەنم ئەدبن گوێم لە مقابلەیەکی کابرایەکی پیری ئەمەی کەوا لە خەڵوەتگای پیرانایە ئەیوو خۆزگایە ئێمە ئەوەندە ئیتیمامە بە مناڵەکانماندا پارەی باشمان بۆ سەرفەکردن شەونوخنی و داماوی بۆ ئەوەی شەهادە بەدەست بێنن بگرنە پۆست و پلەی خۆیان ئەوەندە ئێمە هەوڵمان بۆدا خۆزگای یەک ڕوبع چارەک هەوڵمان بۆ ئەو بە مناڵەکەمان فێری ڕەحم و سۆز و ئیحترام بکردایە ئێستا من کوڕەکانم کچەکانم خاوەنی شادەی دکتۆرا و ماستەرن پلەی بەرزیان هەیە ئەوە تا من لە خەڵۆگەی پیرانم بەڕاستی ڕەحمێکم پێ ناکەن تەلەفۆنێکیشم بۆ ناکەن ئەمە باش و من کردم ئەمە بەڕاستی خەتای خۆمانی تایە ئازان خۆشەویستان ئەو منداڵە چۆن پەروەردەیەکەی بژێوی ژیانی دابینەکەی هەر ئەوە نییە بگەینتە شادە و نان و ئاوی خۆی ئەخلاق و ئەدەب و ڕەحم و سۆز و بەزەی پێی بگەێنە با لە بەر سێبەرەکەیە بەحەسەیتەوە ئازان خۆشەویستان گەنجە جوانەکان منداڵەکان ئەوانەی باوکو دایکیان ماوە لە حیاتە ئاگاتان لە باوکو دایکتان بێ ژیانی بەختەوەری دنیا و قیامەتی تۆ بەسرا و باوکو دایکتەوە ئیهمالیان نەکەی نەیان خەیتە خەڵوتگەی پیران دەنگ بەسەرانە بەرز نەکەیتەوە چاک بە بەرامبەریان ئەهلی باشتی خوا دنیا و قیامەتی وەکا بە باشت بەڵام وەڵڵاهی ئەو مناڵەی کە بەرامبەری باوکو دایکی خراپە چی بکا بەرامبەر باوکو دایکی من دقە دوقە چی لە دەرگا کەس بێ لە دەرگاتە دێتەوە چی ئەەکەی بیکە یەتەڕە ئیفعل ما شئت كما تدين تدان يتورق أعزائنا خوشويستان إن جاء بيغمبري نازدار صلاة وسلام إلى سربية هميشة ودائم أما التوصيب هو دايكي ما دانا حضرتي خديجة كاتب بيغمبري خوا كوعي بهات نار حدو بيتاقدو بيغمبري خوا ترسيك لينيشت شون أم آفرتا دل نواي ميردكي كر خيزان أبي آوابي بياوا كان برامبر خيزانا كانان جنا كان برامبر ميردكانان نكبر راسي تشقوليكي ساودن او بلي سيري او بلي بياز اما ندينا نا ايمانا نا انسانيته بيغمبري خواهاته ومالوا حزدي خديجه فرمي يا رسول الله اوا شيت بونا راحتي وبطاقتي فرمي زميلوني دام بوشن الارزي بيغمبري نازدار حزدي خديجه دايكي ايمان داران زور بنرمنيانوا او آفة عاقل وجيرا داي بوشي دستي بسر في غمراينا اي فرمو مترسى يا رسول الله مترسى ميردا خوشويستكم انك لتصل الرحمه وتصدق حديثا وتحمل الكلا وتكسب المعدومه وتقري الضيفا وتعين على النوائب الحق مترسى تو او ذاتي سيلي رحم بجيني مترسى تو كانت هميشه الراس تو الراس قوي مترسى تو بارا قرسكان هل اقري تو براسي كاري شاكو كاري باشاكي تو الرئيس لميوان والرئيس دخلت يقري تو دائما لسر حق داكوت يكي ما ترسى ترسو بيامو نبي خوشويستكم بمشي وازا دل نواعي بيغمبري دايوا كاتم مردكت خرافه كاتم مردكت توشي بلاك بيه مروا بقجيا هاوار مكا بسريا خوشك برزكانم دايكا برزكانم وقت دایکی مانداران دستی بەسەرا بێنە پشتیوانی بە قسەی خۆشی بۆ بکە باسی چاکانی بکە بۆ ئەوەی کەوا هەستێتەوە نەک ئەوەندە دەبی ڕوخێنی بە هەمان شێوە پیاوە بەڕێزەکان خێزانە بەڕێزەکان سەرۆکی خێزانەکان کاتێک خێزانەکانتان هەڵەیەکە خراپەیەکە یەکسەر مەی ڕوخێنن مەی وروژێنن تاوانباری مەکەن خراپ مەرمەبانی کاری چاک بەرامبەران دڵیان خۆشکەن ئەمە صیفەتی ئیسلام و صیفەتی پێغەمبەری نازدارە خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لە دەپاڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە خوایە لێ دەپاڕێمەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ڕەبی خوایە گیان
بإيمان وبمان شنو بإيمان وبمان بإيمان وزندومان كروا خواه هم ولاك من درد وبلاو نخوشي ناخوشي لادا يا ربي خواه جان لباوكو دايك مان رازي با خواه لباوكو دايك مان خوش با يا ربي خواه لدفارين با اواني نخوشن خواه شفاء عزو بلان بوبنيرا اواني جيرو گرفتاني مشاكل عائلاني خواه بيان چارة سركا اوي مشكله تري اخويا ابي شهر سركه اوي هجارنا دار كارو كاسبين يا اخويا دوله منكه بايمان وصحه وعافيه ودينه يا ربي اخويا اوي من دار من دار صالح عبره اوي هيدي وصالح يا اخويا ابوي صالحكي يا ربي اخويا لدفارينا اواني داود دعاء خير ان كردين اخويا نيتو مبستان بيندي يا ربي اخويا بتايبت او نخوشاني خلنا ناوي ولاتن لدري ولاتن لقركان قوم كسي هم ولايك مانا داود دعاء خيران كردو اخويا شفاء زو بلان بوبنيرا خواه زليل سرجقان مكا خواه شفاء نخوشي قستغاني هوابا يا ربي خواه بدم يا نوبرو رحمة سوزي خد برشانا بسريانا يا ربي خواه لتفارينا مالو من دالي ملاك ما صالكي حياة وحرمتي ملاك ما فارزاوكي لم فيتنين رجقارها ملاك ما فارزاوكي لو باو نخوشي ملاك ما فارزاوكي خواه كاربت جواتنا بو إصلاحكي إيمان وإسلام وجدان بري يا ربي خواه هركس يا دوستي دين مانا دوستي إيمان مانا دوستي أخلاق والروشت مانا دوستي خاكولات ونشتمان مانا دوستي مالو من دالو گنج مانا بفسادا نايبا برو چاكي با هاوكاري هم ولايك مانا خوايا لقل يابا رحمي بيبكا هركس يا دجمني دين وخاكولات ونشتمان مانا دجمني قيام مانا دجمني أولاد مانا برو إفساد يبا خوايا اگر شاوي دايت خواهي دايتي اگر شاوي دايت خوايا عاليها صافي لها جيرو جوري كي تفلتوا نايكي لكل مسلمان كي توا خواه زي مسلمان غزو فلسطين ابيتوا خواه رحمتي خد برشانا بسرانا خواه جولكي ملعنا وبرا خواه اعواني جولك لنا وبرا خواه جولكتك بشينا بسريكا يا ربي خواه برو لجاني مسلمانان بس دستادي دعاء مانيا مسلمانان برتوازن هيك شيء زيكيانيه هيك قوه كيانيه امر زليل بون خواه لوزات الزليل مانكي خواه لوزات الرسوا مانكي خواه لوزات جولك وكافر زالنك بسرمانا يا ربي خوالد بارينا ورحمتي خود برشانا بسر امي ملتي كردا واهلي غزو فلسطين خوايا اويك وا رعم بم ملتناكا دشمني ام ملتيا لدرو دراوس كان مان توبو تارمان بولدن خاك ولات مان داجركن انفال مارن كيما بارن ولات مان سوت ماكن خوايا ولاتي سوت ماكي خوايا جاجي تيك بشانا بسركا خوايا لكولي ام ملتان كي توا خوايا اوي بشتيوانيانكا اوي الريان بخوشكا اوي ايان هنيه اوي لقليانا اوي تشابليان بوليدا خوايا لقل اوانا لناويان بري خوايا اوي دجي ام ملتيا دجي دين ام ملتي خوايا لي خبو مكي آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.